لەگەڵ هەر گۆڕانکاریەکی سیاسی لە ناوچەکە و تەنانەت لەسەر ئاستی نێودەوڵەتیش ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێم بەبێ زانیاریەکی وردی بازاڕ و دارایی دەچن مامەڵە بە دراوی ئەو وڵاتانەوە دەکەن و سەرئەنجامی زۆربەشیان زیان و مایە پوچبوونە. دوای هەڵگیرسانی جەنگی ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێران خواست بۆ کڕینی تمەنی ئێرانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. ئەو کەسانەشی ڕویان لە بازاڕەکە دەکرد خەڵکانی ئاسایی بوون و چاوەڕوان بوون دوای ڕوخانی دەسەڵات لە ئێران قازانج بکەن. بەڵام هاوکێشە سیاسی و سەربازەکان بە دڵی ئەوان نەچەرخا و لە ئاکامدا زیانێکی زۆریان کرد. ئێستاش کە هەردوو وڵات بە لێکتێگەیشتنێکی هاوبەش گەیشتون دووبارە خواست بۆ کڕینی تمەن لە هەرێمی کوردستان زیادی کردووە. هەی بووە ئەو پارەی کە بە مەعاش ناوێتی بەیەکەوە ئەو پارەی کە دەخلێکی هەبووە و پێویستی پێ نەبووە هاتووە لەم مامەڵانەیە هەموو پارەکەی داناوە دوجار هیچی پێ نەماوە. لە ئێستا ژاکە تمەنی ئێرانی بەهۆی ئەوەی کە شەڕوەستاوە اقتصادیەن ئێران وەزعی تەواو نییە ئەبێ حسابیەوە بکرێ خەڵکی پەلاماری تومەنەدا نازانێ ئایا بانکی مرکزی ئێرانی لە چەندێکا دایناوە ئایا حەسارەکان لەسەری لا ئەچێ ینی پێش حەدەسەکانەکەون لەبەرەوە خەڵکی نەیەت ئەم خەیاڵی خۆی بۆ خۆی بکا بەڕاستی چونکی لە ڕاستیە ئەم بازاڕانە هەر کەسێ لی نزیک بوو بێتەوە بەنە شارەزایی هەر لە خۆیەوە پەلاماری پارەکانی دابێ بۆ سەی دابێت دوجار بەدەست بەتاڵی بەپڕی هاتووە بەدەست بەتاڵی گەڕاوت. کاکە من نمونەیە بۆ توێنمەوە خەڵکێکە نە شارەزا بوو کەمەلەی نەزانی یخەیتە حەوزێکی شۆ ئاخنچیە ئەتر ئەویش وایە ئەویش کابراکە نەزانێ و هەر لەخۆ بێت و دەفتەرێ دوو دەفتەری قەرز کردێ و بەدەستی بێ لێوە مەعاملەکە بە هەفتەیەک گرنتی دێمێ 30 گەڵای بەدەستەوە منە کە نەزانێ مەعاملەی پێ بکە ئەویش وایە خاڵە. شارەزایەکی بواری ئابووریش دەڵێ نابێت لە هەواڵ و شاشەکانی تەلەڤیزیۆنەوە خوێندنەوە بۆ دۆخی ئابووری بکەیت و ڕیسک بە پارە و سامانەکانمانەوە بکەین چونکە سەر ئەنجامی ئەو کارە بە زیان کۆتایی دێت. ئەزا این چۆنە هەڵەیە بەڕاستی تۆ معلومات نەبێ بێتە ناو بازاڕە دارایەکانەوە مامەڵە بکەیت. ئێمە سێشت هەیە ئەبێ لە بەرچاوی بگرین باشە هەر لە بازاڕە دارایە جیهانیەکان و فۆرەکسە بیگرە تا ئاگاتە ئەم بازاڕە دارایە لۆکەڵیانی خۆمان پێویستە سێ خەڵە بەرچاو بگرین. یەکەم ئەبێ هیچ نەبێ باگراوندێکی معریفیت هەبێ ئەگەر نەشت بێ پێویستە پرس بە خەڵکانی شارەزا بکەیت باشە ئەمێک دووەم پێویستە تۆ ریسکی سەرمایەکەی خۆت بپارێزی دەکە پێوتێ ریسک مەنیجمنت ناکرێت تۆ هەرچی پارەت هەیە بێی بەزی و هەرچی پارەت هەیە هەر هەمووی بەی بەتمەنی ئێرانیان بە هەر شتێکی تر. ئەو کەسانەی کە ئەیانەوێ حەزیان لە قازاج و قازاجکەن بۆ نمونە دراوی کڕۆ هەر شتێک کڕۆ کە چۆتە خێر و یەکسی لێی دەرچێت وانە ڕوبحێکی کەم زۆر باشترە لەوەی کە تۆ چاوەڕوان کەی ڕوئایەکە بۆ دروست بێت تەوەقوعێکی لا دروست بێت بڵێ کاکە دەقات خێرکە بەڵام دوای نیوەی سەروەتەکە لە دەست بێت. پێشتریش هاوڵاتیەکی زۆر بۆ قازانجکردن ڕویان لە کڕینی لیرەی سووری و تورکی و زێڕ و زی و تەنانەت مسیش کرد بەڵام سەر ئەنجامی زۆربەیان بە زیانێکی ماڵوێران کرد بازاڕەکەیان جێهێشت. وشیار محەممەد گەناڵی ئاسمانی پێ سلێمانی.